دوای چەند ساڵە لە خوێندن و هەوڵ و تێکۆشانێکی زۆر ئەمڕۆ دڵم زۆر خۆشە کە توانیم یەکێ بم لەو خوێندکارانەی کە بۆ ساڵی 2022 تەخەڕوجەکەن. سپاس بۆ EYS کە ئەم چانسەی یا بە خوێندکارە. صراحة اليوم كلش فرحانين ومتحمسين والأهل يشاركونا فرحتنا والأصدقاء ويوم مليء بالسعادة بالجامعة الأمريكية وإن شاء الله يتمم على خير وعلى جميع الخريجين أتمنى لهم الموفقين إن شاء الله. دەمەکە گەلکی درێژە ئێمە هیڤیا vê ڕۆژێنە تقریبا 6 ساڵ لەوێ دەخوێنم و ڕۆژە گەلکی خۆشش بێ و من گەلکی تایبەتە. To study at this university. The journey has been very difficult and challenging, but with the help of my professors, friends and families, I've made it and I'm done. I'm happy. هەستێکی زۆر خۆشە کە ئاهەنگی دەرچوونمانە لە EYS و بە تایبەتیش کە ئەم قۆناغە گرنگەی ژیانمان بەیەکەوە تێئەپەڕێنین. بۆی داهاتوێکی پرشنگدارترتان نەبێ زانکۆی ئەمریکی هەڵبژێرن چونکە ژینگەیەکی خوێندنی زۆر گونجاو بۆ هەموو لایە دابین کراوە لە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی. پیرۆزە.